لە یاریەکی بەهێزی خولی بژاردەی بالای عێراق یانەی پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی شورتەی بەغدا بوویە و بە زەحمەت سەرکەوتنی تۆمار کرد و تەنها خاڵی بەدەستێنا. یاریەکانی خولی بژاردەی بالای عێراق لە شاری هەولێر و لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین بە بەشداری حەودیانە دەستی پێکرد. لە یاریەکی بەهێزی گەڕی یەکەم یانەی پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی شورتەی بەغدا بوویەوە. سەرەتا کوڕانی پێشمەرگەی سلێمانی باشتر دەرکەوتن و گێمی یەکەم 25-20 خاڵ پێشکەوتن. لە گێمی دووەم و سێم یاریزانانی شورتە بە سەرکردایەتی نەوزاد شێرزادی یاریزانی کورد توانیان ئاستێکی بەرزتر نیشان بدەن و بە ئەنجامی 25-21 خاڵ و 26-24 خاڵ سەرکەوتوو بوون. یاریزانانی پێشمەرگەی سلێمانی ڕێگەیان نەدا بە بێ خاڵ لە یاریەکە بچنە دەرەوە، هەر بۆیە بە ئەنجامی 25-20 خاڵ گێمی چوارەمیان بردەوە، بە دوو گێم یەکسان بوونەوە لەگەڵ شورتە. گێمی پێنجەم بووە گێمی یەکلاکەرەوەی یاریەکە. شورتە نزیک بوولەوەی دوو خاڵی یاریەکە وەرگرێت، بەڵام کوڕانی پێشمەرگەی سلێمانی 4 خاڵی یەک لە دوای یەکیان لە یاریەکە دەستەبەر کرد و بە ئەنجامی 16 خاڵ بە 14 خاڵ براوە بوون و بە ئەنجامی 3 گێم بەرامبەر بە 2 گێم سەرکەوتنیان تۆمار کرد. بەڕاستی ئەمڕۆ لە ئاستێکی زۆر خراپە توانیمان دوو خاڵی یاری بەدەست بێنین بە سەبارەت یان بەڕای منەوە بۆ خۆی کارێکی باشە لەبەرەوەی لە کۆی 5 گێم ئێمە 1 گێم بە یاریکی باشمان کرد کە توانیمان ئەوش گێمی یەکەم بوو. لە پاشەوە گێمەکانی تر هیچ لە ئاستی یانی پێشمەرگەیان نەبوو، بەڵام هەر توانیمان یاریەکە بینەوە، یعنی لە ئاستێکی خراپ و دوو خاڵی یاری بەدەست بێنین لە 3 خاڵ بەڕای من بۆ خۆی شتێکی باشە. ئێمە توانیمان لەو یاری ئەمڕۆ خاڵێک کۆ بکەینەوە بۆەوەی بتوانین ئاسانتر سەر بکەوین بۆ چوارگۆشەی زێرن. ئەمە یانەیەکین ئەو ساڵ بەتەنیا هەدەفیان ئەوەیە کە بتوانین لە چوارگۆشەی زێڕێمین، ئەنجامی زیاتریان نایە، بەڵام ئێمە وەکو یاریزانەکان حەزمان لەوەیە کە ئەنجامی باشترمان هەبێت. ئێستاش ئێمە هەوڵ دەدەین لە یاریەکانی داهات و بتوانین باسێکی باشتر دەربکەین و خاڵەکان لە بەرژەوەندی خۆمان بەکۆتا بین بۆیە بتوانین لە چوارگۆشەی زێڕین خۆمان بینینەوە. بالای پێشمەرگەی سلێمانی لە یەکەم یاری تەنها دوو خاڵی دەستەبەر کردو، یانەی شورتەش تاکە خاڵێکی وەرگرت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.